جانەکەم ببورێت خوا پەنجەریان ناکرێتەوە عزیزەکەم باشی جانی من قوربانت بێم بەسەر چاو تێمی دەست خۆی بە قوربانت دەستەکانت خۆش دەست خۆش بیارم چاوەکەم سەر چاو بینەرانی بەڕێزی 964 لە پرۆگرامێکی دیکەی تەکسی 964 بێک دەگەینەوە ئەمڕۆ میوانێکی ئازیزمان هەیە سەرنشینێکی نوێی پرۆگرامەکەمانە ئەویش بەڕێز کاک حاجی کاروانە کە بانکخوازی چیناسراوی ئاینی ئیسلامە و هەروەها سەرۆکی ڕێکخراوی بەختەوەریە بۆ کاری خێرخوازی ئەمڕۆ میوانی ئێمەیە بابێت بابێت ببوورێدایە باشی والله بەرنامەم هەیە وەسەوە بەرنامەیە لەناو ئەو تایست کامیلەکە کاتێتەن ئێستا خوای وڵا بەرنامەیەدا ئەگەر دەکرێتەوە بە چەند دقەیەک هەڵ دەبی کێشە نییە لەوێن جەماعەت لێن لە خزمەتتان خوشکی بەڕێزم بەس چاوەندایە گیان سەر چاوە ئەفوت خۆ سەرۆکی ڕێکخراوی بەختەوەری بۆ کاری خێرخوازی کە لەو خۆناغی ئێستا زۆر قسە و باز لەگەڵ کاری ڕێکخراوەکەی و کاری خێرخواز دەکرێت بە تایبەتی بۆ بابەتی هاوکاریکردنی لە قەوماوانی غەزە پێم خۆش بۆ ڕۆ لێرە لەگەڵ کاک حاجی کاروان گەشتێ بکەین بە هەولێر و بە خێراتنێکی گەرم دەکەم زۆر سپاس کاتە بەسای منەوە داامێ نەکەی سێرم باش ئینشاڵڵا تووشی نابین کاک حاجی دەنگ و باس چۆنە پێم وابینە ساغی ئەوڕۆ تۆزێک ئەم فترەی ماشەڵڵا زۆر هیلاگوین لە مەسەلەی ئەو یارمەتی کۆکردنەوە ئەو خەڵکە کە بە ئیستیقبال بکێ بە گویان لێ بگری تەلەفۆنە ناردنە سوزانم ینی زۆر خوا لێمان قبول بکە الحەمدولیلا کە بووینەتە مای چەندێک بووینە مای دڵخۆشی بۆ خەڵکی غەزەیە ئەبین دووەنە بۆ خەڵکی کوردستان مای دڵخۆشی کە ئەوان مەزدەرێک و سەرچاوەیەک ببینەوە جێی ئەمان بێت جێی سیقە و متمانە بێ ئەوەش گرنگە ڕاستە دەمیست برم زۆر زوو سوای تەکسی دەبی یان سیارەی خۆتی هات سوێ پێ بکەین وەڵا سیارەی یەکم هەیە الحەمدولیلا کەم یانی مەگەر سیارم تێک بچێ هیچ مووقفێکی ناو تەکسی لە بیرت ما بێ شتێکت بەسەرات بێ بۆ حکمی پیاوێکی ناسراوی و لە میدیا زۆر دەردەکەوی شتێکی لە ناو تەکسی لەگەڵ ساق تەکسێک شتێک بیرم ماوێ وەڵڵاهی وەکو تەکسی نازام بەخواش شتێکی وا نایەتەوە بیرم بەس حاڵەتی وا بوو مەسەلەن زۆر جار بۆ من لەگەڵ پیاوێکی بە تەمەن نابووم تا سیارەکە زۆر کۆنای تر باسی خۆی منی نەناسی تاوان یەکەم جارم بە تەمەن بوو ئیتر منە هاتمە شوێن خۆم ئەو جەنگەیشتین لای تایە فرۆشەکان تایەکەی زۆر وتم دای ئەو تایوتی خۆ تۆ لێرەدان و تو لێرەدا بەزە وەڵا کە دابەزای وتم ئەلێرە تایەکانت بگۆڕە ینی هاوکاریت کرد چوار تای ئەرە وەڵا ئەنە دڵی پێ خۆش قەت دەبیرم ناچێت ئەو مووقفێکی زۆر جوانە زۆر باشە ڕۆژانە چەند تەلەفۆنت بۆ دێ ئێستا و پێم وابێ هەر ئەوەندەی لەلای من تا دەستمان پێکرد تەلەفۆن ئەو حالیان سەوە تەلەفۆن دەتوانین تەلەفۆنەکان جواب دەیتەوە گە ضرورە زۆر ئاسایی خەڵکێکی چاوەڕێت تۆ دەکات بەڵێ گیان سەلام جانەکەم باشی برام ناگیانە لە خزمەت لە خزمەت لە خزمەت بەڵێ 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 گیانە بۆ غەزێ خوا خێرتان بنووس هەر ئەو ڕقەمەیە ئێفای توانین بینێرن جانەکەم عزیزی منە سەرچاو گیان سەرچاوان یعنی ئەگەر بێ کاگە سەلام بزانە چەند تەلەفۆن 3000 و لای کەم زۆر زۆر 3223 بەس جواب نەدراوە ئەو لە چەندە لە ماوەی چەنددا مەسەلەن لایەوە لە ماوەی 4-5 ڕۆژێ زۆر زۆرە هەز ناکەی یعنی ئەو تەئسیل لێ دەکات خۆت زۆر باش دێت چونکە هیدفۆن بەکاربێنی باشترە هیدفۆن خراپترە تاقیم کورێتەوە چونکە هیدفۆن ڕاستی تر ناو جۆتەوە ئێستا کە سەمای خارجی تۆزێ لێت دوورە ئەوجا مشکلەکە لەوە نییە لە عەدەدی تەلەفۆنەکە ئەوەی جەم فترێ بۆ کاری خێرخوازی زۆر زەختە بەڵام بابەتەکەی تر مەسەلەی حاڵەتی نەفسیە حاڵەتی خێزانیە بۆ نمونە مەشاکلە ئەبی گوێی لێ بگرێت لە هاوکاریکردن بۆ غەزە و بۆ خەڵکی تر خەڵکی کێشەی هەیە ڕووی ئێوە دەکات زۆر ئەگەر بڵێم بە قەد دوو دکتۆری نەفسی خەڵک ڕۆمان لێکە بە دووری مەزانانی بەکەی مەزان ینی بەلای کەمەوە ڕۆژانە چەنە حاڵەتی لەو بابەتە ئەبێ گوێی لێ بگری هێواش جارێ بەس ئێوە دەدەقە بەزە گریە گرفتە بەخوا خاستە مەسای ئافرەت زۆر گوناحنین لە ماڵەوە زەختیان لێ ئەکرێ بۆ نمونە دەیها حاڵەت لە خۆ کوشتن لە خۆ سووتان لە تەلاقدان لە تەلاق وەرگرتن
يعني لە ژن کوشتن بۆ نمونە ئەو لەحزەیە بۆ جارە بە لەحزە بوو توی مامۆستاگە تەلەفۆن تەڵ نەگرتایە من یان خۆمە کوشت بۆم چەند زەروا بوو یان مەسەلەن چوو خێزان مەکوشت ئەوڵتان دا با بڵێ هیچ با بڵێ ڕووداویەوە هەبووە کە پێڕاگەیشت بن چارە سەرتان شتێک ماوە لەبیرت بێت بەخوا نانم زۆر حاڵەتەکان بۆ یعنی مەسەلەن یەک لەو حاڵەتانە کابرا شتێکی لەگەڵ خێزانیەوە کرد ینی وتی مامۆستا وەڵڵاه دام نابوو خۆم بکوژم یعنی ئمە ئاخر قسەم بوو هیچ مەجایەکیان نەبوو بەس من چی بکەم ئێستاکە حەلم مامۆی دۆزیەوە الحەمدولیلا هادێ بۆتەوە لەخوا بەزیاد کێشەکان کۆمەڵایەتین زیاتر کۆمەڵایەتین ئەرەوە بە کۆمەڵایەتین و بازێکی مادین مەسەلەن ئەبینن ئێمە کاری خێرخوازیمانەیە یعنی سەوزەنە بداگالێ پێشی تەلەفۆن نەزانم کابرا لە کەرکووکەوە دێ یاڵم کاکە تو بۆ ڕێ دوورە ئەبڕی پێم بڵێ دێت ئێرە ئێکە دێ مەسەلەن لێ وەڵام مشکلی مادیمە قەرزارم نازانم چی ئەو خەڵکەش هەمی ڕوو لێنێ ئێمەش ڕێکخراوەکەمان حەسرە بۆ مناڵی هەتی و فریای ئەوانیش ناکەوین ئێستا زۆر ڕاستە باسی کەرکووکت کرد تۆ خەڵکی کەرکووکی بە ئاسڵ بەڵێتەوە بەڵام پێم وابی 20 ساڵێک دەبێت لە هەولێری وەرە بیستیجی لەدایک نەوی لەوە ڕاستە لەدایک بووی وەنیە ئاشتاکانی دەبیست بزانم سەرنجت چێ لەسەر هەولێر ژیان لای تۆ لە هەولێر هەستی تۆ بەرامبەر بە هەولێر چییە من هەرچیمە دە هەولێر بکەنێ خێزانی هەولێریە هەولێر من دەمێکە ئەو قسەم تۆ لە نەوەتەکانەوە خاک و خەڵکی زوو ئاوێ تابی لەگەڵی قەت ینی تاکە شارە ئەتوانم وا بڵێم لەگەڵ ڕێزم بۆ مشارە خۆشەویستەکان یەکن بەڵام خۆت بە غەریب نازانی ینی هەرچەنێت پێشتر وا بوو کە زۆر قەڵەباڵ نەبستار چەنێ بۆتە پایتەخت و ئەنواعشی کە بەس هەولێر خۆت بە غەریب نازانی دەڕێن ئەوی بێتە هەولێر ناتوانێت دەربچێت جارێکتر هەر دەبێت بێتەوە هەولێر ئەرەوە ینی مەسەلەن خۆم تا ئێستا لەوانەیە 11 گەڕەکم کردوێت 11 جارمانم گواستوتەوە یعنی چوومەتە هەر شوێنێک بە خۆم بە غەریب نەزانیوە هەروازانی خەڵکی ئەو گەڕەکەی ئێستا باسی من گوتت ئاگات لێبێت دام نەکەی گوتیان حاجی کاروانی ژەست زوو تووشی دام دەبێەوە چۆنە بابەتە وڵای بینی خۆمان دامەکان زۆر بە سای مۆبایلەوە بوو لەحزەیەک بۆ جوابم داوتە سێرم کە نامەیەک بووە ڕازێم داوە دامە ڕۆژێکی خێزانم بووم لە ڕێی لا پێشی سناعات لێوێ لە سیارەکەمدا ناکرێت منیدام بەز بڕ بۆ سناعات ینی بۆ هەوڵ نادێ مەسەرەن کەسێک وەکو شوفێر لەگەڵت بێت لە فترەیەکە هەتا بابڕێن ئەو زەختی سەلا دەکەی ینی ئەزانین چۆنە کاگەرسەران خۆم کەسێکی خاکی و ریاضیم هەم خاکیم هەم ریاضی خۆم حەزەکەم بۆ خۆم بم نامەوێت کەس لەگەڵ مەعزیەت بخوات و یشەکان شەر بە خۆم بکرێن خۆی شتێکەوە دەوانیە تۆ مەسەرەن کابرا تەلەفۆنت بۆ کام مشکلەیە خۆی دێتە چێ یانی بێ مەجبوری خۆت بیکەیت ینی من حەزم بەو تەنتەنە و سەنتەنەیە نییە کابرا حیمایی هەبێ و سایقی هەبێ و دەرگی بۆ قسەش لەسەر دەکەن دەڵێن نابێت بۆ من هەر نابێت ناوە منەوە نیم قسەم پێڵێ هەرە بەخوا بەداخە باسی گوتت ڕێیازیشم بیستمە یاریزانێکی باشی تۆپی بالە بوو نازانم ئێستا یاری دەکەی یاری ناکەی لەگەڵ وەرزش بینت چۆنە وەڵڵی ناتوانم مەجال نییە کاگەرسەلە مەجال نییە و پشتشم خراپە ئێستا ناتوانم سەنازمە مەسبەحیش ئەو 2 ساڵە ناتمە مەسبەح هەر لەبەر سەرقاڵی یان لەبەر تەندروستی ناتوانین بازێکی لەبەر سەرقاڵیەوە بازێکی تریشی پشتم عزیەتی خوارد زیاتر تر ئێستاکە بەس ماشەڵڵا ڕەشیقی ینی چێشت کەمە و قەڵەونی با بڵێن مشکلت بۆ دروست بێ ئەویان ڕەنگە یارمەتی ئێستام فترەیە لە 20 ڕەمەزانە من 7 کیلۆ دابەزیوم بۆی سەرقاڵیەوە نا بەشێکی وا بەشێکی ئێستا نان ناخۆم من 30 ساڵە مشکلی قۆڵۆنم هەبوو هەر نادۆزرایەوە چێریان قۆڵۆن و مێشکتە و ئیتر دوای دەرکەوت حساسیەمە لەگەڵ گەنم گلۆتین بەڵێ مشکلی ئێستا لەو کاتەوازم لێناوە یعنی تقریبان ئەو نەخۆشیە و نەماوە قۆڵۆن زۆر باشە ئەو خەڵکی ئیسفادەی لێ بکە باشە تر بۆیە بەڕاستی ئەوەی تر دابەزیم بەس خۆم حەزەکەم 10 کیلۆتر زیاد بم بەس نایگرێت ئینشاڵڵا میشە تەندروستی کاک حاجی بابەتی هەرە گرنگی ئێستا حەزەکەی و تەلەفۆنش جواب دەوە زۆر تەلەفۆن ویستم ینی لە ئەجوایی خۆت بۆەوە خەڵکێک پێویستی پێتێ و تۆش ناتوانین جوابیان دێ بابەتی هەرە گرنگی ئێستا بابەتی هاوکاریکردنی خەڵکی غەزەیە کە ڕێکخراوەکەتان پێڵساون ئیشکارەکان چۆن دەڕوا بەڕێوە ئەو پارەیە تا ئێستا چەندتان کۆ کردوتەوە بە پێ ئەگەر ڕقامێکت لەلا بێت کاگەرسەران پێشی ڕقەمشە جاری ئێمە بۆکو کوردستان من بەجددی کاتی خۆی 4 ساڵ لە ئەڵمانیا بوو لە 2000 تا 2004 یعنی لەوێ ئەچوون بۆ مزگەوتەکان لە حتا مزگەوتی فەڵەستینی بەبیرم دێ شەوێک چون ڕەمەزان بوو تقریبا 1500 یورۆمان کۆ کردەوە بۆ ئێرە زۆر بوو ئەو کاتە 1500 یورۆ یعنی تۆ لێرە خانوویەکت بە 7 وەرەقاکری بۆ خەڵکی کوردستان بەڵێ ینی من لەوێ بەناو نەوەکانی سەلاحەدینەوە تم خەڵکێکی یەتیممان هەیە ئەو هەیە ئەو کاتە لە ڕێی ڕابیتەوە چون 3-4 مزگەوتمان کرد
لە بچوومە بەرلین چوومە هانۆڤەر یعنی ئەمە فێر بووین ئێمە پارە لە خەڵک وەرگین بەڵام بۆ فێر نەبین پارە بدەین کە بۆچی دەستە بەرزەکە نەبین بۆ نییە بۆچی ئەمەی کورد لە ناو میلەتانی ترا نەبین یارمەتی و کۆمەکەکانمان لەگەڵ جەمعیاتی عالەمیە جەمعیاتی وڵاتانی ترا تێکەڵاوی ئەوان بە یارمەتی خەڵک بدە ئەم غەزەیە هاتوۆتە پێشەوەی ئێستا تەعاتوفێکی عالەمی هەیە و تەعاتوفێکی کوردستانی زۆر هەیە لەم سەری چەپەوە بە ئەو سەری ڕاست یعنی بەم سەری ئیسلامی بۆ سەری ئەلمان عیلاقی نەبە ئەحزاب و نەبە ئەفکار خەڵکێکەیە کە ملتەزیمی ئاینیش نییە بەڵام هاوکاری غەزە دەکەن من کابرا لەوانەیەکی خەڵکی ئەم کوردستانی ئەو پەڕی چەپیشە ئەڵێ من غەزەم خوێنم غەزەیە یارمەتی غەزە ئەدەم ئینسانیە وایە کابراشی ئەو سەری ئیسلامیە غەزە بە ناڕاست دەزانێت زۆر باش هەبووە خەڵکێک مەسەلەن کریستیان بێت ئەرمەنی بێت بۆ نمونە خەڵکی بابڵێن ئێزدی بێ کە هاوکاریان هێنابێت هەر ئەمڕۆ دوێنێ 5-6 هیندۆس پارەیان هێناوە لێرە ئیشەکەن بەنگلادیشی هاتوونە مسلمان نەبوونە مەسیحی پارەی هێناوە یعنی عیلاقی بۆ نەبووە ئەم مەسەلەی غەزەیە شتێکە ینی هاتوۆتە ئاراوە ئێمە الحەمدولیلا توانیوانە دەورێکی باشمان هەبێ لەوەی کە خەڵک هەم ڕێکخراوەکانی تر هەمومان پێکەوە دەست و دەورمان هەبێت لە ناو غەزەیە چونکە یان ئێستا دوێنێ جەزیرە لەسەر ئێرەی نووسی بوو بەڕاستی ئەوە دڵم خۆش بوو کە مەسەلەن ئەڵێ یعنی ئەمە شتێکی بێوێنەیە لە کوردستانە کراوە لەگەڵ ئەوەی وەزعی اقتصادی کوردستان خراپە خەڵکی کوردستان بە مەلاین دۆلار یارمەتی غەزەیان داوە زۆر باش یعنی ئەمڕۆ ئەگەر ملاحەزەت بێ مدیری خەستەخانەی ئەقسا مقابلە بوو لە کەناڵی ڕوودا و یعنی باوەڕ کە بەس مەتحی کوردستانی کردووە کە چەنە دەورمان هەبووە لێ کاک حاجی ئەوە دوتو باسیەکە حتمما ئەوە دیکۆمنتێکی زەڕورە یا با بڵێن یەکلاکەرەوەی کە خەڵکێک لەوێ قسەکە و باسی کوردستانیان زۆری ڕۆژان ئێوە دڵنیان کە ئەو پارەی کۆ دەکرێتەوە دەنێردرێ یەکەم شتەوەی کە چۆن دەنێردرێت چونکە باس لەوە دەکرێت کە ڕێگری زۆرە لە ڕووی حسابی بانقی و هیچ ڕێگر نییە هیچ ڕێگر نیە حەزەکی بێن $100 دەیسە بۆ دەنێرم کێشەنیە لەوێ ئێستا سەرەتا باسیەوە دەکرا گوتیان نییە بانق لەوێ نییە حواڵە نییە نازانم ئەو قسانە لەوێ بانق نییە بەس حواڵە چی هەیە مەسەلەن حواڵە چیەکە چیان کابرا تاجرە غەزەش خەڵکی دەوڵەمەندی لێ بووە چونکە چەند ساڵە خەڵکی غەزە چەندێک لە ناو غەزەیە دەبقەت ئەوەندە کە سوکاریان لە دەرەوەی هەمووی تاجرن هەمی مارکێتیان هەیە ئەوانە پاریان لە ناو غەزا هەیە تیجارەتیان ناو غەزە و پاریان بۆ دەرنەچووە ئەو پارانە مەسەلەن کابرا لە دەرەوەی وڵاتە یعنی تۆ پارەکانیێری بۆ ئەو بۆ نمونە یان حواڵەی ئەەکەی تۆ لە ناو غەزە وەرێگری یعنی هیچ ئیشکالی تیانێ بۆ ئێمە ئێستا مەسەلەن بۆ نمونە من ئەمڕۆ بۆ کوردستانی ڕۆژهەڵات هی خۆمان کوردستانی ئێران ینی ئەم دوو چالاکیان کردو بەناو ئەوانە بەناو ئارامی بەناو خەڵکی بانە و مدینەت بانەوە ضاحیە سوپاسی خەڵکی باناکەی دەیەگەر و پارەیە نەگەیشت بێ یانی چۆن سوپاسی خەڵکی باناکەەوە ئەوما بردووە نیە ئەگەر لێ کەواتە لەوێ لە ڕۆژهەڵاتی کوردستان و هێناوێنە بۆ ئێرە من بۆیان تەحویل کردووە ئەو هەیە ینی گەیاندنەکە هیچ گرفتی تیانی ئەو خەڵکەوە باسیەکە بەڵام ئەوەی کە ئەوەیە شت لەوێ ئەکردرێ ینی ئێمە ئەمڕۆوتیان ینی مەجارێکە بۆ ڕێکرایەوە ئەگەر ملاحەزە بکەیت ئەو تەمەستایسەدا من نەزم بە تۆ نیشانێدەم ینی ئەوە سیارەی ئێمەیە ئەهەم بە عەلەمی کوردستان وەچێتە ناو میسرەوە لە میسرۆستە ناو ئەفەنە ئاگەلێ سەرنجڕاکێشە بەڕاستی بیدایەت گوتیان زەحمەتە و گومان هەیە لەسەر ئەوە و ئیسرائیل ڕێگا نادا و زەحمەتی ئەوە ئاگەلێ ینی الحەمدولیلا ئەوە لەگەڵ جامیعەی ئەزهەرا ڕێکەوتین دوو شاحینەمان داخل بوو ئەوان تەزیقی باشیان هەیە وا داخل بوو بە ناو ڕەفح یعنی ئەوە تیمتان هەیە لەوێش ئیش دەکەن 8 تیممان هەیە لە جنوب لە شەمان لە وەسەط چکە زۆر قەرەباڵغە غەزە گەورەیە زۆر گەورە ینی ئەگەر گەورەی قەرەباڵغەکەی زۆر ئەنا بینی غەزە لە هەولێر بۆ پردیە بەستەبت مەسافەکەی بە 15 کیلۆمەتر پانیە ئەو هاوکارانە ئێوە کردوتانە بۆ خەڵکی غەزە شوێنی خۆی گرتووە یان با بڵێن کاریگەری هەبوو لەسەر ئەو برسیکردن و ئەو باوەڕ حەسارێکە لەسەر ئەو شارە هەیە ینی باوەڕ بکە ئێستا بەس ئەمڕۆ بۆ باز بکەم کە ئەو بۆ میناردووە ئەڵێ ئەوە یەکەم جار بووە ئەمڕۆ ئەگەر ئێوە نانتان نەهێنایە ئێمە نیسکمان ناخۆن باوەڕەکەی ئەوە نەفس وەرە قسەکە جۆ لێ بگرە ئەگەر ئەڵێ ئێوە نانتان نەهێنای ئێمە نانەکەش چییە بەس نیسکە نانەکە بەس نیسکە لێگەر ئێوە نەتان هێنای ئێمە نانمان ناخوارد نیسک و نانی دەخۆن ئێستاوان نان هەیە ئەوە 5 ڕۆژەوان نان دروستەکەین نان هەر نەما بوو 1 کیلۆیە ئاردمان ئەمڕۆ بە $15 کڕیوە بەڵێ هەرزان بووە
وتیان فرنیشتان داناوە لەوێ فرنەکان خۆی هەیە بەس ئیش پێ ناکرا بەس ئێستا کە پارە ئەدەین ئیشی پێکەن ئێمە وتمان لە جاتیەوەی نانەکەیان بدەینێ نانەکە بکەین بە ئارد بۆیان ئافۆن بە ئاردەکە بکەین بە نان بۆیان ئەوەی سە باش کاک حاجێکە زانیاری تەبی جگە لە خۆتان توکا ئامارێکم بینی کە نزیکی 6 ملیۆن دلار زیاتر کۆکراوەتەوە لە ڕێگای خاوەکان لە کوردستانەوە چەند ڕێکخراوی دیکە ئەو ئیشانە دەکەن لە کوردستان کە بابن هاوکاریەکان بۆ خەڵکی غەزە وڵات دیارەوە ڕابیتەیە هانایە بەخشینە زادە تقریبا برایانی سەلەفیش کە نەقدیان لە منەگەر ئەوانیش الحەمدولillah هاتنە سەرخەدا کە بۆ من دڵخۆشیە بەڕاستی یعنی زاتان زارە مەسەن ئەوان قسەیان لە سەرێ ماکریان و ناچێ و ئەوانە چۆنی نێرن و ینی الحەمدولillah کە کورد من قەت لێ ناترسێم متطرف بێ لە ڕووی حتا مارکسیشەوە ئیلا دێتەوە تۆ باکەدەوێتەوە تۆ بێ بە بەرەم کەسێک نەکەێت زۆربەی بەری کەوت لەسەڵ ئیلا کە بەرەمەکە خۆی مستحق نەبێ نەخوای گەورە زۆربەی هیدایەتدا و کە خۆیان ویستویان ئەمەسەن حتا لە ناو کوردەواری خۆمانە میلەتێکی متعاطفی میلەتێکی بەڕەحمی یعنی وە گوتم چەبی ڕاست بی ئیسلامی بی ئەلمانی بی ئیسلامی متطرف ئیسلامی معتەدیل بی خەڵکێکی بەڕەحمین يعني خاصة مودري حالة إنسانية كلا لا خلق كل برزة ولا برزة زور خلق خزناك خلقك بإنصافيان برامبرت كدوا كدلين خلق لكردستان زور بيستي بها وكارية بتاعته وتسن مانجي كموتة دوا كوتو نهاتو يعني وضعك نار كبوا خلقك ده قلت لكردستان بيستا خلقها وكاري بكري والله سيد والله متان تبوا أما زين شونك هاجر سلنجان إما من زين بيستا بلا من تخو من باركم لشوينك بونايا بكيف يخم تصرف فيه بكم او پارەی کە دێ وەقفە تۆ بۆ منە ینی ئێستا خۆتۆ لە ناو سیارە بووی وەنە بوو پارشتمان بوات بڕۆ ینی ئەوە ئێستا لەگەڵ جەنابەت سوارمۆنیە ئەوە ئاڵتونێکە وەنیە ئەوە ئێستا هێناوێتی ئەمە بوتی بۆ کوێ نەوێت بۆ غەزە وایە ئێمە نەکرێت بۆ فەقیری کوردستانی سەر بکەم ئەمە بەستمەوە ینی لە هاتی ئێوە هەتان بووە پێشتر خەڵکێک هەر بۆ ئێرە بوو هەر تەمان نانەجی گومانی تیانە ئێستا کابرا دوایین داوا پێم بۆ ئێرە من ناتوان بۆ غیرێز لە کاتێکە خۆم ئێستاکە نزیکەی 3000 مناڵی هەتیومان تەجدید کرد 3000 عایلەتی تەجدیدمان کردووە بەخوا پێویستیان بە پارێ زۆر ئەمڕۆ کە لەگەڵ جەنابەتم لێرە ناو سیارەیە 120 عائلە یارمەتیمان داوە بە 120 وەرەقە یەکی 100 دلار ئەرزاقمان داوە گۆشتمان داوە مریشکمان داوە بەخوا من هەرەوەندەم بۆ چ بکەم ینی ڕێکخراوی ڕاستە ئەو ئێستا بارتە زێر لەگەڵ ئەو پارەیە ئەو زێرانە چۆن زێر ئەیفرۆشینەوە پارەکە زێرە فرۆشینەوە بەس یەک داردەیەکی زۆر عەجیبم بینی لەم کوردستانە یعنی تۆ ببینە ئێستا پێشەوەی تۆ بی مناڵێک وتی هاتوون گوارەکەی خۆم لێ بکەم زانیش دەبێت سیارەکەم شتێکێکە لای تۆ زۆر سەرنجڕاکێشەکە خەڵکێک ئەو هاوکاریت دێنن شتێک کە زۆر لای تۆ دەبێت تۆ ئەو نمونەی باس کە من ئەوم بینی کە ڤیدیۆکە منداڵەکە دەڵێ من گوارەی ئەمە چ شتی دیکە هەیە لەو بارەیەوە واللهی کاکە سەران ینی زۆر بەخوا ئێستا بەس ئەمڕۆ ینی نەفەر هاتووە خوا ئەزانێ بە شەرمی ئەکرد دەستی کرە گیرفامی بەخوا 10,000 مێ پێنجی بۆیەوە هێناوە باشە مناڵ بووە هاتووە باوشی لە سندوقەکە داوە کە ئەنەمە مناڵی غەزەیە ینی خەڵکێک زۆر تەنها بەس یەک ئەڵقەی هەبۆی هێناوێتی هەبوو بەس جووتێ گواری وەڵڵی باوکو دایکی هاتن وتیان جووتێ گواری مناڵەکانی هێنابوو خێزانەکەشی نەیبوو ئەی خێزانی وتی ئەڵقەشم نییە بیهێنە بەڵام مناڵەکەمان خەوتووە گوارەکەمان لە گوێکەوتی لە خەستەخانە زانیوێتی گوارەکە لە گوێی نییە توێتی دایە کو گوارەکەم توانە دوایی بۆ تەکرین بزر بوو منداڵەکە خۆی نەیزانی ئارەوە شتێکە بوو کاک حاجی داگوت ئەو پارەیە دەچێت بۆ حەماس ناچێت بۆ خەڵکی غەزە حەماس کووا نییە حەماس خۆیان شاردۆتەوە بەڵام ینی دەڵێن لێ هەر دەسەڵاتەکیان ماوە مەسەلەن تعامل دەکەن بەڵام قسەیەکە ئەو پارەی بۆ چوو ئەنێری من نوێنەرەکەم ناوی ئەرسەلانە لێ باشە چ عیلاقی بە حەماسەوە نییە نوێنەرێکمانەیە ئافرەتە ناوی هەنایە ناوی غەدیرە ناوی بوتەینەیە ناوی دوو محەممەدمانەیە ناوی ناجی ئەمە نامی خەڵکی ناو غەزەن ئیشەکەن بۆمان حەماس خواخوایەتی مسلمانی وەکۆم کاگەر سەرانە یارمەتی بنێرە بۆ ئەو میلەتە تا بتوانێت بەردەوام بێت لە مقاومە حەماس ناتوانێت دەرچێتە دەرەوە نەک حەماس وەکو حیزب ئاس پۆلیسەکان ناتوان دەرچن ئێستا و سیارانەی کە تۆ ئەیبینی خەڵک دێ لەسەر شاحینەکەی و شت ئەدزێ چەکدارن ئەوە چەکداری دزن حەماس کە ئەچێت ینی بۆ نەم پۆلیسی ئەو غەزە کە ئەچێت منعی ئەوە بکات تیارە ڕاستیانەدا ینی ئیسرائیل خۆی ڕێئەدا ڕێئەدات ئەو دزانە بچنە سەر و شاحینان تا حەماس بێت لە حەماس بدە
کاک حاجی ڤیدیۆیەک بڵاو بووە کە هەندێک نان و خواردنەدایەنە بە منداڵێک بەڵام دوای لێ وەردەگرنەوە نازم ئەو حادثێ چەند ڕاستە و تۆ چەند ئەوت بینیوە چۆن هیچ هەندێک دەکرێت نازانم گەرسانە خۆ غەزەش هەمی سەحابە نییە کاکە غەزەش هەمی سەحابە نییە زۆر کەسێ بە ناوی خەڵکێک لەوێ خەڵکە لە خەڵەتێنێ تەلەفۆن بۆ تۆ کات تەلەفۆن بۆ ئەمە کات یعنی بۆی پارە بێنێت ڕستمێکی ئەگرێت دوای بۆ کابرای ئەنێرە لێ سێن تۆ چ ڕستمێتر ئەگرێت خەڵکێک هەیە بۆ نمونە ئەگەر ئێمە زۆر حەزەر نەبین بۆ نمونە پارە لە 6 کەس وەرەگرێ بەس لافیتەکە ئەگۆڕێ 6 خواردن ناکە ئەگەر لێ یعنی ئێمە ئێستا ممارەسەی باشمانەیە مستەحیلە یعنی هیچ شتێکمان لەسەر دەرباز نابێت چونکە ئێمە نوێنەرەکانمان هەر یەکە منتەقەی خۆیان ئەناسن کاتەنگۆ متابعی شەکانی خۆتان دەکەنەوە لەوێ ئەو نیە چاومان بنوخیم بەیەکێ بێ ئێستا من بە زۆر کەسم وتووە یعنی حتا برادرانی ئێران کەسی نیشانتمدا لەگەڵ مەجموعەیەکە ڕێکەوتن فێڵیان لێیان کرد مثلەن نەفەر بووە کابرا 6 دەفتەری وەرگرتووە نردوێتی بای دەفتەری ئیشان بۆیان نەکردووە ئەی خۆی بە حەزەروی ینی زۆر ئەمە ئەمانەتە زۆر قورسە ینی ئێستا من بۆ نمونەیەک شتت پێ نیشان بدەم ینی من ئەم شەو لە جەزیرە هەرقەناتی جەزیرە ئەوەی کە هین مۆبایلیان ئەو پیاوەم بینی ئانووسرا ئەبوو جیاد ئاگا لێ ئەگەر ملاحەزە بکەی ئەوە لە جەزیرە بینی ئەوە لۆگەی جەزیرەی پێوەیە وایە ئەم ملاحەزەیەک وایە 14 هەتیوی هەیە 14 هەتیوی هیچ 3 کچی بەس زمانانە تەلەفۆنم ئەوە بۆ کرد یەکسەر حاصلم کرد نامەی نرد ئەوە نامەکەیتی باسکۆیەکە من چیم کرد بۆ ئەو کوڕم نرد پارەکەم بۆینە $1000 بۆی نرد چونکە هیچیان نەبوو 29 کەسن فەقیرانە بیت لەو 29 14 مناڵی هەتیوە گەورەکە 11 ساڵە قورسەوە زۆر کاگەسەران ئەوە تا یەکسەر دای بە خواردن پارەکەی وەرگرت ئاگا لێ ئەوەتە بۆ میناردۆتەوە ڕسمی خواردنەکانشی ناردووە ڕسمی خواردنەکانشی ناردێت ئەرە وەڵای ئەوە تاگا لێ کاک حاجی چەند دڵخۆشی بەو نیشانە وەڵای مامە سەرسەران یعنی باوەڕ کە ئەگەر بڵێم باوەڕ ناکەم کەسێکە بێت لەسەر مەرزە بەقەت من دڵخۆش بێت قەت لەوە خۆشتر نییە تۆ کەسێک یعنی خۆت بێنە پێش چاوت مناڵێکت برسی بێ خوا نەخواستە یعنی توینی بێ ئاوی نەبێ مەسەرەن نەخۆش بێ کەس فریای نەکەوێت ئەو کەسە هیچی فریاکەوێت چەند ئەو کەسەت خۆشەوێت یعنی من ئەوەندە حاڵەتەکەم بەلاوە دڵخۆشیە یعنی نازانم ماستەکەم لە بەهەشتان بەس لە دنیا ئینشاڵڵا دەچێت بەهەشتیش کاک حاجی شتێکی تر هەبوو لەسەر مەسلەی هاوکاریکردنی خەڵکوسە ئەو کە بابڕێن ئێستا کە حملەکەتان زیاد بۆ غەزەیە تەسیر نەکردو لەسەر هاوکاریکردنی ئەو 3000 زۆر منداڵانەی کە وڵاتانە زۆر تاسیری کاگەسەران زۆر تاسیری کرد یعنی من خێرخوازمان هەبوو جاران پار بۆ نمونە یان پێشی غەزەش کاکاتە پێرار پێش 20 مانگ لەبەر لە ئێستا هەموو 3 مانگ جارێ 2 مانگ جارێ ئاهات 5 دەفتەری ئەنا خۆی تەوزیع کرد مەعلم ناشی ناسم خۆی تەوزیع خۆی ئەرە بەخۆ نازانم ناویچێ متکاوت نابێ ئەو بێ بۆی نەمناسی من نەیناسم طبیعیە من مەسلحەتی مناڵێتی مەکان بەداوێ بەس ئەم ساڵ 2 جار هاتووە توێتی غەزە ئەوە نییە کە نەیدەم ئێستا پارەکە بۆ غەزە بۆ غەزانێری ئەرەوە خۆشمان وەڵی زۆر زەرون ئەو یەتیمانە فەقیرانەوەندە گوناحن دنیای نەخۆشمانەیەکرێت چیمانەیە مناڵ ویسەوە مەکتەبەکرێتەوە مانجینۆ لە ئێستەوە خەممە ئێمە چی بکەین بۆ جلی مەکتەب دەبێت ئەوانش لای ئێوە دابین دەکرێت هەموو ساڵی دابینمان کردووە بەس ئەم ساڵ ئەبەم حاڵە بڕوە وڵی نازەمەچی دابینکە نە خەڵک ماشیە نە بازارەیە ئێوەشی ئەوەی کە ئیمکانێتێکی هەبووە بۆ غەزەیێنەوە خەڵکی معاش خۆریش هاوکاری دەکەن یعنی ئەوەی کە زۆر تاسیری زۆربەی ئەمان حتای غەزش باوەڕەکەی چەندها حاڵەت یعنی باوەڕەکەی پێشمەرگە بۆ معاشی کاملی خۆی هێناوە پێشمەرگە کە عەرەبە کامل عەرەبە ڕاستە کاک حاجی ترست نییە لەو کارێکە دەیکەی بابڕێن لایانی ئیسرائیل ڕێکخراوەکەتان بلۆ بکەن یان بابڕێن داهاتە ئەو حساب بانکانێکە هاتانە بلۆچی بکەن یان خوانە خواستە ینی بیانوێ زەربێک لە جەنابەت بوەشێنن کە شێکی گەورە دەکەن ئەمەمی متحیدە و دەوڵەت نین پارەمانە بێت لە دەرەوە لە حیسابات بێ و لە گیرفانی خۆمانە بە کوردێکە یعنی ڕۆژانە ئەینێرین ئێمە تعامل لەگەڵ حەواڵە ئەەکەین بە حەواڵە حەواڵە خۆ ئیسرائیل لە ڕووی پارە هیچ مشکلی نییە بەڵام تۆ بڵێ لە ڕووی ئەمنیەوە نازانم ینی من ئەمنیان هیچم بۆ ناکرێت ئەوە تا لەگەڵ تۆ سوورێەوە دەوان تێکشم بێنێت مەبەستم ینی چونکە لە ئیسرائیل بابرێن لە غەزە یان لە فەڵەستین کەسێک کراونەتە ئامانز ڕێکخراوەوانێکە هاوکاری خەڵکیان کردوەوە ترسەکردیە لەوە خۆم داوە دەستی خۆ ئەگەر لە پێناوی ئەمیشا پیرۆزە شتێکم لێبێ بۆ من شەرەف بۆ میلەتەکەشم شەرەف
دەکرێت بزانم سامانی خۆت چەندە داهاتی خۆت چەندە سامانم نییە هیچت نییە نابەخوا نەبەخواانە عرزم هەیە یەک خانوم هەیە بەڕاز هەر باش باست کرد دوێنێ جاتکاکەوە لە مەجلیسی بوومە کابرا وەڵڵا موسەقفە وایە و حاجی کارۆن چوار وێلێ هەیە مەزرعی هەیە بەخوای کاکە گیان یەک خانوم هەیە 200 مترە لە برایەتیم خوا ئەزانە باوەڕەکەی سیارەشم نییە ئەوە باس ئەوە نییە ینی لەبەرەوەی خانۆکەم یان مەجبورم بێمە ناو شار یانی سیارەشم بۆ خان و فرۆشتووە ینی سیارەی خۆت نییە نەخێریمانە هێ ڕێکخراوە دێم باتوچی پێکەم بۆ ماڵ باش لەگەڵ زمانشمە بۆ ئەمود بۆچی شەرمەکەم کاکە خی گەورە فەرمووە ما بیناوەتی ڕەبیکە فەحەتی یعنی ئەگە سامە بەس ئەو خانە نشینی هەیە کە بۆ وەرخانە نشینێکی ئەم کوردستانە یعنی من بەس بە ناو خانە نشین بوو ئەوی کە لە پەرلەمان لە پەرلەمان خانە نشین بووە من لە 2010ەوە کە خانە نشین بوومە 18 ڕۆژدانە نیشتووە لە بەیانەوە تا ئێوارە من لەو ڕێکخراوە ئیشمان کردووە کە ئەو کاری خۆبەخشیە بۆ من زۆر مرتاحە یعنی ئەسڵەن لە پەرلەمان بەقەت 105 ئەم شوێنە هیلاک نەبوو پەرلەمانی زیلاکەتی تیا نەبوو هەزارە زەمەنی ئێمە ساڵێکە داخرا یعنی قەزم ئەوەیە ئەگەر مانی خەڵکێک لێ وەڵە خانە نشینەکەی چیە یەکەم بە قانونە دووەمە الحەمدولیلا خەدەماتی پێشترە 10 ساڵتر خدمەم هەیە بۆ نمونە 4 ساڵی پەرلەمانیە و بەوە ئەژیم و من دینارێک کاکە سەنە دینارێک مستەفید نیم بۆ خۆم بۆ ماڵ ڕێکخراوەکە ئەبەد مستەقیل ینی مافی خۆتە خۆ موچەیەک شتە بێ مادام ئیش دەکەی لە باوەڕ بکە 20 ساڵی ڕێکە ئەو ڕێکخراوەمەیە 20,000 دینار نوێ نەبردو ئارە بەخۆ زۆر باشە بابەتێکی دیکەی گرنگ کە بوو لەو ماوەی ڕۆژان ڕابردوو ڕوویداویژەوە بووکە لە قابلەیەکی تەلەڤیزیۆنیدا قسەت بە سەرۆکی تورکیا گوت ئەردۆغان دوای ئەوە پەشیمان بوویەوە ئەم پەشیمان بوونەوە پەشیمان ئایا تۆ ئیفعالت کردبوو یان پێ دوا بوو کە نەدەبووە قسانە لە مووقیفەکەم بەرامبەر هەموو سەرکردەکانی عالەمی ئیسلامی کە مووقیفێکی هەزیلیان هەیە هەمویان بەبێ ئیستیسنا مووقیفێکی ترسنۆکییان هەیە بەرامبەر ئیسرائیل یعنی هەمووی ئەوێ مووقیفی گەورەترە وایە پەشیمان نیم لە قسەکەم لە مووقیفەکەم بەرامبەر هەر ڕئیسێک هەمووی لای من یەکسانە بەڵام پەشیمانم لە وشەیەک کە وەکو داعیەک وەکو بانخوازێک کە جوێندان نابێت حتى قرآن إشارة فرمي ولا تسبوا الذين يدعون من غير الله أو غير خوا عبادتك جون بومدا هذا الشيطان صار خرابة يك حديث ما نبي يغمر جيب بس اللي أعوذ بالله من الشيطان الرجيم خوا بناقل من الشيطان من لو شكم أو ندبأ آزار من مسألة غزية لو شكم يعني توزيع تعبيرك بو من ناشئة أنا والله لا من أو سر كرداني عالمي إسلامي همي بموقفا لدرنجاني بموقفي أو أنا ئێستا ئیسرائیل ئەوەکە بەغەز باشە هەر بۆ ئەوە یەک ڕئیسی بەغیرەتی تیابواە لە هەموو عالەمی ئیسلامیە بە عەرەبی و ئیسلامی یەک ڕئیسی بەغیرەتی تیابواە بەهاتەیەتە سەرخەت ئەو غەزەی ئێستا وای لێنا کاک حاجی زۆر وڵاتی ئەوروپی هەیە مووقفیان زۆر توندە لەسەر مۆزوعی حەساری غەزە و ئەزیەتدانی ئەو خەڵکێکە لەوێ وەکو قسە بەڵام لە وڵاتانی عەرەبی یعنی مووقفێکی ئەوها نابینین تۆ بۆچی دەگەڕێن ئایا بەرژەوەندیە یان یەکەم ئەم غەزەیە ڕووی هەموو عالەمی دەرخست مەجلیسی ئەمەنی و ئێن ئەمریکا ئەوروپا مافی مرۆڤ مافی مناڵ هەمی درۆیە باشە معقولە 18,000 مناڵ کوژرا بێت تا ئەم لەحزەیە کەس خۆی بە ساحیبی نەزانێ تا ئێستاکە یەک کەنیسەیەک بەریکە دوو مەسیحی کوژرا لە ناو غەزە ناو کەنیسەکە ترامپ ئیدانەی کرد قەتەر ئەوە ئیمارات سعودیا هەموو ئیدانەیان کرد قەس لەبەرەوەی مەسیحی بوو معقولە 61,000 تا ئێستاکە خەڵک کوژراوە لە چەندێکی بزانە یعنی دابنێت چەند چەکدار کوژرابێ بە ئیحساییە دیارە 18,000 مناڵ 25,000 بەس ژن باشە نزیکەی نازانم چەند 10,000 بەس ئەختیار ئەو دوای گەنجن یعنی باشە ئەم مافی مرۆڤە هیچ نەبوو ئەو ئەوروپا بۆ دەکەوت فەرموو ئەگەر دەوڵەتێکی ئەوروپی وا بواە وڵاتێکی ئیسلامی لێیدایە نەهمی ناتە سەرخەت وەکو شەڕەکانی عێراق لەگەر ئەمریکاوان ڕێک هەمووی ئەڵێن بە هاوپەیمانی ئەوە تا مەسەن بەریتانیا کە دەوڵەی عوزمایە وەڵا لێ وەڵە ئەوە خەڵک وا لە برسا ئەمرێ نابێت نابێ قوبول بکرێ ئەڵمانی ئەڵێ نابێ قوبول بکرێ ئێ باشێ ئێ نابێ شتێ بکە کەس نایکە بە کوردەکەی هەمووی تەسلیمی ئەمریکا و ئیسرائیل بوون زۆر باشە کاک حاجی دەمێ بزانم ئەو کاریگەری لە لەسەر خەڵکی ئێمە دروست بوو لە هاوکاریکردنی خەڵکی غەزە هۆکارەکەی زیاتر لە چ ڕێگایەکەوە بووە یاخود خەڵک خۆی وایەوە تێدەگایان خیتابی مزگەوتەکانە دیمەنەکانە
دیمەنەکانە ئەو دیمەنانەیە کە یعنی مناڵێکی ئەو مناڵی هێناوەێ گوارەی خۆمە بەخشم ئەو دیمەنانێ مناڵێک کابینی کە برسێتی و پێستی بە یسقانیەوە نووساوە هیچی پێوە نەماوە ئەوەیە ئەخ زۆر زەحمەتە ینی دیمەنەکان زۆر جەرێک بڕن باوەڕەکەی کابرا ناسم ینی نوێژ ناکە سەر بە فەرزی خوانادا تەلەفۆی کۆلە حاجی کاروان ئەژنۆم هەڵم ناگرێ ئەژنۆم هەڵم ناگرێ ناتوانم بڕۆم کابرا ملیۆنێرە لەم کوردستانە تەلەفۆن کاری خێرتەکە ئەگەر چووی دێم لەگەڵ تا کارتۆنێک هەڵەگرم بە ئەو ئازاری ناکەم دەرچێت هەز بەزەم دەکەن کە هەز بەزەم ئەلێ پارەم داوە بەڵێ بەس بۆ دڵم ئەو ناخواتەوە ئەو ئازارا بینم غیرەتم قبول ناکە تۆزانی سەلاحەدینیش بێ ئەو دیمەنەی بینی بۆیە بڕیاری دا قودرە دەستکارکە لە چۆ میسر لە میسر کابرایەکی قبطی کە مەسیحی ئەو کاتیان پێ و دەسەڵاتدار بوون سەری نابۆ سەر پێی مسلمانێک یەک مسلمان دەنجی ناکرد کەس نەهاتە جواب سەلاحەدین دەوێ هاتە جواب و لە کابرای لێدا نازم کوشتیانە بەس مهم لەبێەوە بڕیاری دا و تێبێ قودرە دەستکارکە کورد بە عام ئەو فکرە جوانەیە هەیە لەم بابەتە ینی کورد بەغیرەتە لە مووقیفە کورد بەغیرەتە کە یەکێکە بینێ لێ ئەقەومێ هەموو شتێک لە بیرەکە جلی خۆی ئەبەخشێ ئەڵتونی خۆی ئەبەخشێ بۆی بەڕاستی من سیفەتێکی جوانە لەم کوردەیە ئەوە با بڵێن ئەگە بێنین بەراوردکاری بکەین نێوان ئەخلاق و سیفەتی کورد بەرامبەر بە خەڵکی لێ قەوما و لە غەزە بێنە وڵاتێکی تر لەگەڵ خەڵکی عەرەبات چۆن یەک بەراوردیان وەڵڵاهی مقارنە ناکرێت ئەستەن لەگەڵ خەڵکە فەڵەستینیەکە خۆشی یعنی من چەند ڕێکخراوم بینی ئەم هەفتەی پێش لە ئوردن بووم باوەڕ بکە فەڵەستینیەکان خۆیان فەڵەستین کە سوکانە ناو غەزەیە بەقەد ئێمە خەم ناخۆ خۆ مخەیەمی فەڵەستینیەکان لە ئوردنی شەر هەیە کاک 150 فەڵەستینی ئوردن بەڵێ لەوێ نایم ڕێکخراویانە بوو دانیشتین لەگەڵیان بەقەد ئێمە بە ئازار نین بە سەراحەت دەوێ پێشیانم وتم من ئەو ئازار و ئاخ و ئۆف و فرمێسکەی لە کووردا ئەیبینم ئەو هیممەت و پڕ لە خەمەی لە کووردا ئەیبینم تەنانەت تۆ فەڵەستینی نیتە مثالێکم بێنەوە جەنابەت سایق تەکسیەکە کابرا برادێک ڕۆژی لەگەڵ سایق تەکسیەکە سوار بوو ئەو سایق تەکسیە وتی من ناتوانم پارە بدەم بەڵام تقریبا ئەوە 20 مانگە من گۆشتم نەخواردوو باشە بۆ لێ خواردبوو لە بەرەوەی کە ئەڵێ وەکو مووقیفێ من ئەڵێ ئەوەندەم بۆکرێ گۆشتم نەخواردووە کابرا ئیمکانێتی ئەوەندەیە باوەڕەکەی من لە سجنی ئەحداسی گەورە لە غورفەی عیدام و لە ئەبەدیەکانە تەلەفۆنم بۆ کراوەتی ئێمە ڕۆژی پارەمان کۆکرێتەوە خۆ دەزانی سجن لە 50,000 زیاتری نابێ هەبێ پارەمان کۆکرێتمە خدەی باشەوە بەشتان ناکە وتیگای حاجەگەر هیچ نەبێ ئێمە هەفتەی جارێک یان دوو جار گۆشت دەخۆین کابرا سجنە عیدامەکرێ تۆ تەسەوەر کە لە غورفەی عیدامە ئەوەم بۆیان باس ساکسازیانەی کوردستانی خۆ بەخوا ئەوە مووقیفکە کە ئەوە حیفە ئینسان ینی مەردایەتی و جوامێری میلەتی خۆی بارز نەکە مشکلی ئێمە کاگەر سەران گەورەترین مشکلەمان چییە ڕەمزمان بۆ دروستە بێ ئیشکێری یارمەتی نادەین لێی ئەدەین تۆ تەسەوڕەکەی عالەمی ئیسلامی هەمی بە کورد بووە بەشت تۆ تەسەوڕەکەی ئێستا ئەو تورکیایی کە تۆ ئەیبینی پێشی دەوڵەتی عوسمانی باوەڕەکەی کورد ئەو دەوڵەتی ئینقاز کردووە کورد بەشێک بوو لە دروستبوونی دەوڵەتی تورکیاش لە کاتی ڕوخانێ دوای دەوڵەتی عوسمانی زۆریش بەش بووە ئەروەڵڵا عوسمانیش لە پێشی دەوڵەتی عوسمانی ئەستان ئەگەر کورد نەبووایە جەیشی ئەوروپی ئێستاکە مەکە و مەدینەی تەخت کردبوو لەگەڵ محەممەد ئەرسەلانە شوێنێکی لێ پێوترێ مەلاذ کورد 300,000 جەیش لە ئەوروپاوە هات بۆی هەتا مەکە و مەدینە نەوەستێ کورد بەرامبەری وەستایەوە لەبەر بەڕاستی ئێمە میلەتێکی نانی میلەتێکی بەغیرەتین بەڕەحمین بەزەین بەڵام ئەو مشکلەیەمانەیە نانی ڕەمز دەناومانە دروست بێت ئیلا لێ دەین ئیلا مەسەرەن خۆشمان خراپ نین بۆ خۆمان خراپی کاک حاجی لەو هاوکارێک کە تا ئێستا هاتووە لە ڕێگە ڕێکخراوەکەیەوە زۆرترین پارەت چەند بووە کە کەسێک نابی مەسەلەن یەکێک بە دوو جاری 11 دەفتەریانە دوو گەنج بوون بە یەکەوە هاتن 10 دەفتەریان هێنا زۆرەکەی پێرێ یەک لەو تاجرانە یا سەرمایەدارانە هات 7 دەفتەری هێنا خوا خێری بنووسێ کاک حاجی یاسین بوو چکە معروفە طبیعیشە باسکەم چکە پیاوێکی زۆر باشە کام حاجی یاسینەیە یاسینی بۆبەرهێنان بەڵێ بەڵێ ئەو پیاوێکی بۆچی باسی مەلا یاسین مەلا یاسین حاجیشە پارەیدا حەق پێ برێ حاجی حاجی باشترە مەلا یەک کەسی هات زۆر بەنامەوە مویم بوو مارکێت توشتی زۆر هەیە مۆڵێکی گەورەی هەیە لە شارۆچکەیەک لێرە وتی دوکانێکم حەزەکەم پێشکەشی غەزە بکەم
دوکانەکە چواردە دەفتەریان داوە پێم نەمداوە بەس ئێستا بیفرۆشم بە سەریعی لەوانەیە 8 دەفتەر بکە بەس نامەوێ بشکێ مۆڵەکە ئەو جارە تۆ دی 8 دەفتەر بکە ناو ئەو پارەیەوە لە جیاتی من نەوەک بمرم تەسەوور نەوەک بمرم من پارەکەت بۆ دێنم ئەرە وەڵڵای موقفی جوان هەیە لەوە کە بەڕاستی باوەڕکە هەندێ مەسئول دڵم نایە ناویان بێنم مەسئول مەسئولی گەورە باوەڕەکەی 25 وەرەقە 25 وەرەقە و 50 وەرەقەیان نردووە ینی بابڕێنی ئەحزابی حکومی حکومی مش دەمیزەوە پرسمیانی جگە لەو خەڵکی خۆمان خەڵکەی ئاسایی ئەوە بەرپرسەکان بەرپرسانی حکوومەت ئەویان ناگویانە بەس نابێنە ئەمرێ زۆر باشەکان حەزی خۆتان هەوڵتان داوە مەسەرەن پەیوەندی بە دەسەڵاتدار بە خاوەن کۆمپانیا دەوڵەمەندەکان بکەن هەوڵتان خۆی کردو دیکارە سەرە هەمووی خاوەن کۆمپانیاکان باوەڕ بکە خۆیان کردویانە ینی باوەڕ کە نەفەر بووە ئەڵێ 100,000 کارتۆن ئەرزاق حازرەکەم بەس ئەرزاق بچی ولی حەزەکەم ئەرزاق بن پارە نەدەم تۆ بەڵام ناچێ ناتوان بینێرن بۆ ئەرزاق لێرە نا بەس لە میسر ئەتوانین بیکڕین لەوێ داخل بێت زۆر باشە باسی ئوردنت کرد منیش ئەو پرسیارم لەلا دروست ببوو کە کاگەرسان نە میسر نە ئوردن ناتوانین لێرە شت بەری ئیلا بێ لێ بکەتەوە قازانجێکی زۆر زۆرەکە هەردووکیان زۆرێک لە بازرگانی پێوە ناکرێەوە زۆریش با نەگەوە تۆ تەسەوڕێکی خەڵکی غەزە کە دێتە ناو میسرەوە لەم ئەیسەستە نەماوە ئەو ڕێوەستاوە نەفەری 50 وەرەقە وەرەگرن ئەرە بەخوا فەقیران ئەو شاحینانە نەفەری 20 وەرەقە بۆ 30 وەرەقە وەرەگرن ینی وەکو گومرگ و ئەوە لەیان ئەستێن ئەرە وەک خاوەی خاوەیە لە بابەتی ئوردن تۆ لێ بۆ چ ئیشێک بوو بۆ ئوردن ئەمە قوربانیمان کردبوو بۆ خەڵک خۆتەزانی جەژنی قوربان هەبوو لێرە قوربانیمان کرد بۆ غەزە حیوانەکانمان لە هیندستان سەربڕی گامێشمان سەربڕی بەڵام بۆ 7 نەفەر گامێشێک بوو بە 10 وەرەقە تقریبان نزیکەی بای $5 ملیۆن گامێشەکان پارچە پارچە کرا لەوێ تاوان گۆشتەکەی جیا بۆ لە ئێسقانەکانی بەس نەرمە هاتبوو هێنامانە ئوردن لە ئوردن تعلیب کراوە بۆتە 125,000 قوتیە گۆشت حاضر داخلە چاوەڕێکیان داخلی غەزە یعنی هێشتا نەبراوە بۆ ئەوێ ئینشاڵە ئەچێت بەس ڕێ بکرێتەوە ئەچێ بەس مشکلی ڕێ نیە بەچی بەختە وەردەبی جگە لە مەسەلەی کاری خێرخوازی کە هەمیشە من ئەوم بیستووە کە هەتا خەڵکی غەیرە مسلمان نەرمەدە ناودارەکان ژیان کە پارە دەکەن بە خێر و بە سەدەقە ئەو شتانە دەڵێن ئەمە هەست بە ئاسوودەیەکی زۆر دەکەین کە ویشە دەکەین تۆ وەکو حاجی کاروان بەچی دڵخۆشی وەڵاهی یەک بەجددی پێ بڵێ من خۆم دوعایەکم هەیە ڕۆژانێ بخوایە دوشتم لێ مەسەنەوە یەکەم کاری خێرخوازی چونکە لەوە خۆشتر نییە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ أحب العبادة أو أحب الأعمال إلى الله خۆشەویستترین کردەوە لە لای خوا چییە؟ دڵخۆشکردنی خەڵکە ئەوم لێ نەسەنێتەوە دووەم لایانی بانخوازیم لێ نەسەنێتەوە لایانی بانخوازی چییە؟ هەتا ئەمرم بتوانم خەڵک جۆم لێ بگرێت بەجددی یعنی وەڵڵاهی کە یەکێکە بینم ئەلێ بە قسەکانی تۆ خوا هیدایەت میداوە یعنی تۆ خەڵک بەرەو ڕێی بەهەشت بەری ئەو دوانم لێ نەسێنێت بۆ دوانە زۆر بەختەوەرم زۆر دڵم خۆشە بێ یعنی سێمین شتش ئەوەیە کە بتوانم لە عیبادەتەکانی ترمە تەقسیرم نەبێ ئەلحەمدولillah لەوەشە خوای گەورە یارمەتی میداوە ئەو سەرقاڵبوونە بە کاری ڕێکخراوی خێرخوازی لە مەسەلەی بانخوازیەکەت پاشەکشێ پێ نەکردووی تا حەدێک ڕاستەوەش ڕێگاری شتێکە منەو پەرلەمانە نەهێشت باشە پیاوتیای عیبدارە بێ من 10 ساڵە خەریک ڕاستکردنەوەی ئیشی پەرلەمانە باوەڕێکی ئەو 10 ساڵە ئەم چەندێکەوەنی بزڵ تقریبا 8 ساڵ زیاترە ینی بەرەو 10 ساڵەچ چکە لە پەرلەمان کاگەرسەلان تۆ ئەبێ قسە بکەی ئەبێ نەقد بگری لە دەسەڵات لە حیزبی دەسەڵات یەکاکەوەش نایەنگری و حیزبانن یەکە قساکی جوێنی پێدەن یان لە ئاستی خۆت ڕازی نەبووی لە کاری پەرلەمانی من لە کاری پەرلەمانی ڕازیم بەس ئەو بۆ گوتم لەم وڵاتە پەرلەمانی وڵاتە فەرقی لەگەڵ عالەمی ترە یعنی من تەوقعم ناکرد مەسەلەن ئەمە لەم بچمە پەرلەمان ئیشی خەڵک ڕاپەڕێنم یاسای باش دەرەکەی و الحەمدە دەستمان نەبووە بەڵام ها وەزعی سیاسی دروست بوو ئیتر بوو بە شەڕە دەنووک و شەڕە قسە و شەڕە حیزب ئەمی تێچوو ئێمەش تیا عیبدار بوو بەرامبەر بە بەختەوەریە بەچی بێتاقەت دەبی کاک حاجی یعنی ئەوەی کە بێتاقەت دەکات چییە؟ وەڵاهی مام ستارسەلام ئەوە تەمەن ئەوە ئیشی ئەمڕۆیە لە غەزەوە دێن هەست هێشتا نەمکردوێتەوە کە خەڵکە لێ ناگە ئێستا کردن ساعت چەندە 5:33 نیە ئێمەش ئێستا تقریبا کاتەکەمانەوە کاتەیە ئەو نیم ساعت باشە ئەگەر نەگەیشتەوە خەڵکە چیم بۆ نێرە من فاڵچی نیشت بوون ئەو شتانە بڵاو دەکەنەوە ئێوە ئەوەی خۆتان هەیە سوشیال میدیای خۆتان ئەو عەلەمی کوردستان نیە باشە
ئەوە قەزم ئەوە خەڵکە لێ پارەکە ناگەی هەموو شتێک ڕۆژانە چییە چی و پرسیارەکە نێمتێک پرسیارەکەمەوە بەرامبەر بۆی کە بە کۆمەڵەشت بەختەوەری بەچی بێتاقەت دەبی بە چ خەمبار وەڵی کاگەر سەلان خەڵک لێشتی بێتاقەتم خەڵک ڕقی لێمە بێ بۆ لەبەر خۆم بێتاقەت نام من ئێستاکە ئەوەندە دڵم بگەڕێی دڵم بە کام زەڕەبین بە قوتە باشە واللهی بگەڕێ ئەوەندە ڕقی تیانە دۆزیتەوە بەرامبەر هیچ کەسێ و ئێستش نازانم چێ ینی ئەوەشی ڕقی لێمە نایناسم بەس کە پێم ناخۆشە جوێنم پێ ئەدەن و پێم ناخۆشە ڕقیان لێمە بێ لەبەر سەبەبێ یەک دنیا ئەم ژیانە بڕق و جوێن زۆر عیبە دوو لەبەر ئەومە کە ئەو ڕقی لێم بوو جۆم لێ ناگرێ ئەنی جۆم لێ ڕقی لە خەڵکێکە بێ کە ڕەمزێکە بۆ ئەم دیندارێ بۆ نمونە سێ یعنی چاکەی ئەوم بۆ دێ ئەنی ئەو بۆ خۆیەک لە مشیرەکانە خەڵک ئاگەی لەم بابەتە نییە بۆرە ئێستا من ئەمڕۆ تەشبیهێنەوێ دوور لە جەنابەت 50 جوێن بە تۆ بدەم 50 قسەی خراپت پێ بڵێم 50 چاکەی تۆ بۆ من دێ 50 گوناحی من بۆ تۆ دێ ئەوە ناخۆشە ئەلەوە زۆر زۆر بێتاقەتە من بەڕاستی پێ دوای خەڵک بۆ چ ڕخیانە تۆ پیاوێکی نازانم ئیش دەکەی بۆ خۆیان نازانم لایەکی ئاینی گرتووە ینی ڕێگە زەرت بۆ کەس نەبێت جگە لە چاکە ئەوەی کە ڕقی لێم بۆ مەسەن پێم وتەوە مەسەن جوێن ئەلم کاکە تۆ منە ناسی هاتی لەگەڵ من یعنی تۆ تەسەور کە ئێستا چۆن بەرنامەیەک تێ لەم بەرنامەکەی تۆ ناوی چییە کە تەکسی یعنی دوور سی راپۆرتم بینیوە راپۆرت بە سوورە هاتۆتە ڕسمی سیارەکە مەگرێ و کاتی سیارێکی ماچی سمە بوو هەشتا وەرەقەم لێزەرکرد بە هەفتا وەرەقەم دایەوە ئەلێ ئەها سیارێ ئاخر مۆدەلیەیە یعنی تۆ ئەوە کابرا بختیان پێکە ئەمزان لە دوورەوە کابرا ئەدناسێ ئەی بیستوێتی حاجی کاروان وایە بەڵام نایە تاکید کە بزانە وایە نانی ناکرێ مەسە من باسی خراپەی تۆ بکەن هەلە خۆم ڕقم لێت بێ کە وەرە تاکید کە بزانە وامیان نە یان مەسەرم پێتەڵێ ئەو بۆ خۆی ئەیخوا ئێدە وەرە پرسیار لە من کە بزانە پارەم خواردووە بۆ نمونە بەبێ بەڵگەش قسە دەکەن خەڵک بەبێ مەسەرەن نازەمیتر بۆ خۆی وەڵای قسەی ئەنتیکاکەن بەس تەبیعی من ڕاهاتوو من بەش بە حاڵی خۆم کاگەسەن یعنی ئەوە لە 93 لە ناوم کاری خێرخوازیە یعنی ئەم میلەتەی ئێمە پێشی نەوەتەکان لە دنیایەکی ینی نیزامی باسی زۆر خراپە پەروەردەبوون بێ عەلام زۆر خراپ دوای ئەوە دوای نەوەتەکان ئەو تا ناشکوری نەبێ ئەو حزابانە تا ئەمڕۆژ جوێن بەیەکەدا واللهی لە حملەی انتخابیە شەرمەکەی جۆ بگرێت لە سەرکردەکان ئەو جوێندان و ئەو دروستکردنی کەلتوری ڕق و بوغزە تاسیری لەو میلەتە کرد باشە بانخوازەکان و پیاوانی مابڵێن مامۆستایانی ئاینی و مینبەری مزگەوتەکان ڕۆڵەکی ئەوتوان نەبوو لەوەی کە بتوان ئەو ڕقوچینەیە کەم بکەنەوە ئەو گیانی تەبای و خۆشەویستی جار وایە هەندێک یان بە پەنجەی دەست ژمێندرێن لەو مامۆستایانە کە ئێستا تۆزی خەریکە باشتر بە خۆیان بەشێک بوون لە دروستکردنی ئەوە مینبەریان بەکارێناوە بۆ قسەوتن بە یەک سرعەکەی لە ناو با بڵێن تەوەجوهاتە جیاوازەکانی ناو ئیسلامیش لە کوردستان ینی ئەو خەتە جیاوازەکان خەریکە باشتر بێ ئەلحەمدولیلا ئێستا لە جاران باشترە توانی بڵێ تۆزێک بەرەو باشتر چۆ لەخوا بە زیاد بێ بەڵام وەگوتم یانی ئەو کەلتورە لە ناو ئێمەیە زۆر خراپ زۆر خراپ چی بکرێ باشە پەروەردەی جوان پەروەردەی دینی پەروەردەی ئیمانی پەروەردەی بەهاو جوانەکانی کوردەواری خۆمان کە هەڵقوڵاوی ئیسلامە یعنی ئێمە مشکلەمان لە پەروەردەیە بەس خەریکە بەسای ئەم مۆبایل و شتەوە ئەو پەروەردەیەش کە جاران بە تەمابووین ئەمەش نەمێنێ یعنی ئێستا وای لێ هاتوو مامۆستا ناتوانێت لە مەکتەب مناڵ پەروەردە بکە و ناتوانێت تۆ بینیتە ئەو مەکتەبە ئەهلیانە ئێستاکە سەدا چەنی مناڵ لە کوردیش نازانێ یەک عرف و عادەت نازانێ سعات حوتەوە ئەی خەسێن لە ناو مەکتەبێکەوە سعات 5 ئێوارە دێتەوە قوربەسەر مناڵێکی ابتیدایی کە سیستەم بەناو ئینگلیزی و ئەست و ئەساسی نی ئەوە قسمەوەی ئەو پەروەردەیە سەقەتە ئەبێ بە پەروەردە مناڵ باشە بێت تا جیلێکی باشتر دروست بکەی بەڕاستی کاک حاجی ترسەکەوەیە جیلی داهاتوو خراپتر بێ لەوەی ئێستا ینی دەمیشە و قسە دووبارە دەکرێتەوە تۆ ڕای چێ لەسەر وەڵای منیش ئەترسێم بەڵام ئینشاڵڵا دنیاش بەبێ کەسی باش نابێت ینی بەتاڵ نابێت لە کەسی باش و ئەو خەڵکە باشە خەمخۆرە هەر خەمخۆرە ئێستێمە من چەنەها مەدرسەی تەحفیزی قورئانمانەیە چەنەها مەدرسەی پەروەردەمانەیە خەڵکی تریشەیەتی بای خۆی وردە دروستە بێ بەڵام ئەمە ئەرکی سەرشانی مامۆستای مەکتەبە بە دەرەجەیەک و مامۆستایانی ئاینیە و هەمومان بەڕاستی کە نێڵین ئەو جیلەی گەورە ئەبێ ینی لە دەرەوەی بازنەی ڕوحی کوردبوون و ڕوحی ئیمانداری گەورە بێ بەڕاستی خۆت چەند منداڵەتەیە کاک حاجی دوو کوڕ و دوو کچ سییانیان چوونەتە ڕێخۆی
محەممەدیش ما شاء الله ما شاء الله يعني لمێژە لەگەڵ ماڵی خەزولان بین چۆنە مامۆستا وسام ئەوە نین ئەمە گورا دەروای لەگەڵ هەمویان لەگەڵ زۆر کاکە دەبێت ئاگاداری خۆت بی باسی مامۆستاشت کرد بەبین مامۆستا جەمیلی خاڵی خۆش بێت پیاوێکی پایەدار و مامۆستایەکی گەورە بوو لە کوردستان چ نسحەتێکی ئەوت لەبیر ماوە تۆ پەیوەندێکی باشتە بوو لەگەڵ ئەو پیاوە مامۆستا جەمیل یعنی لە ڕووی عیبادەتەوە من زۆر عینم لێ وەرەگرت ینی شەو نەبوو شەو نوێژ نەکە کە بۆ من ئیلهامیە بوو ئەو بابەتەی دوام لە ژیانیە بەس خەمی دینی بووە بەس خەمی ئەو خەڵکەی بۆ فێری قورئان و فێری دین بێ ینی بەجددی هەموو جا ئەوێت قەت نەکەن خۆتان بفرۆشن بە دنیا تەواو ئەوێ یعنی نەکەن نیەتتان بگۆڕێ ئەو بالفعل من الحەمدلله چەنێ پێشی مامۆستاش و دوایمان ناسین مامۆستاش ینی الحەمدلله هەروە بووینە بەخوا من ئەگەر بۆ ئەم ئیشەکە گەر سەرناخۆ ئینسان ئەگەر چەندێ دەربچێت چەندێ خەڵک بیناسێ چەندێ خەڵک مەدحی بکە ڕەمزێکە بەڵام بەخوا یعنی ئەگەر بە زەڕەبین بگەڕم نیەتێک نادوەزمەوە لە دڵم بۆ غەیری خۆ من نیەت زۆر موهیمە لە ئیشە با ناودارترین کەس بی با پایەدارترین کەس بی با پارەدارترین کەس بی یعنی ڕقم یەک بی بەڵام وەڵڵاهی بۆ خۆی نەکەی بەدەستی خاڵیەوە چیتەوە لای خۆ کە ئەوە ماڵوێرانترین شتە زۆر باشە گوتت لە ساڵی 93 خەرێکی کاری خێرخوازیم ئەگەر بێت و حساب بکەین ئەگەر داتایەکتان هەبێیان حساباتێکی خۆتانە بێ تا ئێستا دەتوانین بڵێن چەندتان بەخشیوە کۆتان کردێتەوە بەخشیوتانە یان ئەگەر بە مەبلەغ بێت خۆی ئەگەر من لە ڕابیتە بووم لە 93 هەتا دەوری نهایەتی 94 و ئەوانە چواری 94 ڕادیۆماندانە یعنی ئەوە ڕابیتە حیساباتی حیساب ناکرێت بە مەلاین دۆلار چکە مزگەوت و بیر و مەکتەب و چی و خەستەخانە و ئەو ڕابیتا هیچ بەڵام من بۆ خۆم لە 95 بەرنامەی خێرخوازیماندانە لەو کاتەوە تا ئەمڕۆ حیسابیکەی لە 95 بۆ 2005 چەندەکە 30 ساڵ دەکات 30 ساڵی ڕەبق باوەڕ ناکەم ئەو 4 ساڵی کە لە ئەڵمانیا بووم ئەو ساڵانەش لایکەم $10,000 $20,000 نردووە یعنی ئەو 4 ساڵە لایکەم ساڵی هیچ ساڵێ لە ملیۆنێ دۆلار کەمتر لەم دەستە فەقیرەوە نەگەیشتە خەڵکی لەوە کەمتر نەبوو 30 ملیۆن دلار پیدا کردو بۆ فەقیر ئەو جاش ئەڵێن بۆ کوردستانی چی نەکردو ینی تۆ لە ئیشکاری خۆتان رازین بەرامبەر بۆ ئەوەی کە بۆ خەڵکی کوردستان دەکەن لە ئەوانەی کە باوڵین بێ سەرپەرشتنەوە منداڵی کە بێ باوکن ئەوەی ئیمکانیەتی هاتوۆتە دەستی من بە بۆندە بۆ رازیم بەڵام من ئەڵێم ئەگەر خەڵکێکی دەوڵەمەندی ئەم کوردستانە زیاتر پشتگیری ئەمەیان بکردایە باوەڕکە من خاستن طبقەی مناڵی بێباوک نایەلم فەقیر بن پلانت چییە حاجی جان ینی پلانی داهاتوو چییە دەتەوێت بگەی بەچی ڕاستە ئێستا مەسەرەی غەزە ڕەنگە قۆناغێک دابێت کۆتایی پێ بێ یان حەل بێت پلانی تۆ چییە کە تا ئێستا جێبەجێت نەکرد یەک لەو شتانەی کە ئاواتمە پێشی مردن وەسیەتی شەکەم بۆ کەسانی کە گویان لێمە وەسیەتەکە لەو بەرنامەیەکەی بەڵێ ینی ئەگەر هەتا من بابێتم بینایەکمان هەبێ ناوی بنین بینای دارولئەیتام ماڵی نازداران ئەو مناڵانە تایە پەروەردە بن تایە گەورە بن و محتیاج نەبن بەڕاستی ئەوەم نەبووە تا ئێستاکە زۆر دڵم پێخۆشە وەکو مجەمەعێک بکرێتەوە کە ئەو مناڵانە هەست بەبوونی خۆیان بکەن ئیحتیمامێکی تایبەتیان ئەدرێتێ ئەگەر منیش مردم بە هەر کەسی بۆ خۆی بە دوای خۆی بیکە ئینشاء زۆر باشەکە باسی ئەو بابڕێن منداڵانت کرد لە کوردستان ئەوە هەیە بابڕێن حکوومەت جێگای هەیە بۆ کەمە دەستی هاوکاریتان دەکا بە ئەوان بۆ سەر ئەوان زۆریشیان بە ئێمەنیە خەڵکی زۆر ئەچێ بۆ ئەوێ حکوومەتیش ئەینە زۆر مشکلیان نییە ئەوێ الحەمدولillah و عەدەدەکەش زۆر نین بەڵام من باسم لە عامەدێ تۆ لە شارێکە ینی خۆ لە کوردستان ئێستا ئەگەر حیسابی بکەی لەوانەیە هەر 6,000 عائیلەی بێباوکە بێ کە مناڵی هەتیویان مناڵی یەتیمی بێباوکیانە بێت ئەم 6,000 لەوانەیە 2,000 مۆزەف بن پێویستیان بە یارمەتی نەبێ بەڵام 4,000 عائیلەی یەتیم لەوانەیە بە معدەلی بێمەعاش بن هەماڵ بووە کرێکار بووە سایق بووە ئەوانە حەیفە تا ئێستا حکوومەت نەیتوانێ و موچەی چەند بۆ بڕێتەوە ینی ئەگەر ئێستاگە ئەمە معاشیان ببوایە من چ پێویستم بەوە بوو ئەو کاتە ئیشەکەی خۆمە گۆڕی بۆ نەخۆشێک پێویستی بە عملیاتە وەنیە ئێمە تا ئێستا کاگەر سەران نزیکەی تا ئەم لەحزەیە دەوری ئەین تقریبان 200 خانومان کردو خانوو ئێکاکە ئەمە ئیش نییە بۆم کوردستانە
ڕەنگە نەتانتوانی بێت شتەکانی خۆتان بە باش بگەین نە خەڵک والله گەیاندومانە بەشێک زۆر جار لە میدیا دەبینی خەڵکێک وەکو دژایەتی باسی کاری ئێوە دەکەن مەسەلەن جوێنت پێداری تۆ بۆ یارمەتی کوردانی ڕۆژ ئاوا نادەی باوڕەکەی بە هەر سێ ڕێکخرامان من هانا ڕابیتە باوەڕەکەی لای کەم لەوەتی ئەزمەی کوردی ڕۆژ ئاوا هەیە کە ئێستا الحەمدان خەریکەوان نەبێنە خوا بکە هیچ نەبێتەوە لای کەم 3 ملیۆنی بۆ 4 ملیۆن دلار بە هەر سێ حاڵەتەکە سەرف کراوە یەکەم ئاوارەی کاتی داعش بوو کاتی ئەوە بوو حکومەتی سووری بوو وەنەبوو دووەم داعش بوو سێم بوو مەلەرزەکە هاوکاری لای کەم 4 ملیۆن دلار بۆ کوردانی ڕۆژ ئاوا پێدوانێ نەتانتوانیوە با بڵێن کارەکانی خۆتان مارکتینگێکی ئەلامی باشی بۆ بکەن کە خەڵک بزانێت کە لەوێ ئەو کارەتان بازکرا کوڕ مشکلێمە خەڵک و دقەی بینێ لە بیرەچێتەوە ئێستا بەس ئێستا تەبینێ ئەوە مشکلێ میلەتی ئێمە تۆزێک مشکلەیە مشکل لەوەیە تۆزێک زوو لە بیرەچێتەوە یعنی بێت زایاتر بێنیتەوە بیری زۆر باشە کاک حاجی من دەتگەینەوە بەردەم ڕێکخراوەکەی خۆت دەزانم خەی نامنش با وەکو هاوکارێک بێت دەمێ بزانم قسەی کۆتایی مشکلە نیە با تەکسیش بە تەکسی بەشدار نابن لە کارەکانیەوە دەویست بزانم قسەی کۆتایی چیە لە پرۆگرامە سەران ئەوانەی ئەهلی خێر و ئەهلی چاکەن ئەهلی قیەم و ئەخلاقن لەم کوردستانە ئەهلی ئەوەن کە ئەم خاک و وڵات و نیشتیمانە بە خاک و وڵات و نیشتیمانی خۆیان نەزانن دەستبەرداری چاکە نەبن دەستبەرداری یارمەتیدانی یەکتر نەبن دەستبەرداری بەها جوانەکان و دین و ئیمانی خۆمان نەبین ناکرێت چاو لە خەڵکێک بکەین کە ئەم وڵاتە یعنی بە وڵاتی خۆیان نازانن گەندەڵی تیاکەن واریداتی ئەبن ناکرێت ئێمە لە جیاتی خۆشەویستی و حب ڕق بچێنین ناکرێت لە جیاتی ئەوەی یارمەتی یەکتر بدەین و پشتی یەکتری بگرین پشت لە یەک بکەین ناکرێت خەڵکی خراپ ڕێڕەوی کوردایەتی بوونمان و باشە موسڵمانێتی بوونمان لێت یەک بدا ناکرێت ئێمە ئەو ڕق و چینەیە کە خەریکە لە ناو کۆمەڵگەی کوردەواریە ببێتە کەلتورێکی خراپ نێڵین بچێنین ئەمە ئازایەتیە نێڵین جیاوازیەکانمان چ سیاسی بێت چ فکری بێ لە یەکمان بکات ئەوە ئەساسە خی گەورە وڵاتەمان ئاوادام بکاتەوە تەنها دوعام بۆ بکەن خوا ئەوەی کردومە لێمی قبول بکاو لە بەهشتی یەکتر ببینینەوە انشاءالله هەمیشە موفق کاک حاجی زۆر خەڵکێک پێم وایە خەڵک دوعات بۆ دەکەن بە ئەو بە ئاخرشتەوە لێ پرسم خۆشترین دوعات چییە کە خەڵک بۆتی کردبێ و پێت گەیشت بێ و زانی بێت کە خەڵکێک ئەو جۆرە دوعای بۆ کردوی ئەو ئەری غەزە ئەڵێ یەک دوعای دوو دوعا زۆر خۆشە یەکێکیان جارێ ئافرەتێکی خاوەن 5 هەتی بوو وتم تخوا زۆر دوعام بۆ بکە تۆ دوعات قبوڵە وتی ئینشاءالله شەهیدە بی شەهیدی لای ئەوە زۆر عەجایب دوو حەزەکەی شەهید بی گەورەترین ئاواتم ئەوەیە دووەم ینی خۆشترین دوعا ئەوەیە ئەوان ئەڵێن الله يعطيك لحد ما يرضيك يعني خوا ئەوەندەت بداتێ لە حتا ئەو حدەی کە ڕازی دەکەن ان شاء الله بەدڵی تۆ دەبێت کاک حازم زۆر سپاس دەکەم کە ئەمڕۆ میوانی ئێمە بی لەو پرۆگرامە و گەشتێکی خۆشمان کرد بە زۆر سپاسانەکەم ئینشاءالله موفق بیت ئەو ببێ پارێزمان قسەم کرد کاکە ئیشەکانی زۆر بەخێرخوازی نییە باوەڕ کە الحەمدولillah مامۆستا سەلام من لە ژیان لەوەتی ئەم کاری خێر بەختەوەریە ئەەکەم دینارێک ئەوە هیچ خێرخوازیەکە نەد شەریکی ئەمرا پێمیان وتووە بەخوا مارکێت پێمیان وتووە کە بەناو ئەوە دایبرێم ناوەکەی منی تابێ نەم کردووە دینارێکم بۆش پێیان نەکردووە چونکە ئەوە هی خوایە نامەوێت بۆ دنیا بەکاری بێن لیکەمەوە دەستان خۆش گەلێک بەخێر بێت زۆر سپاس یاخۆ موفق بیت سەرچاو کاک حاجی بینەرانی عەزیز پرۆگرامی ئەم جارەشمان کۆتایی هات لەگەڵ بەڕێز حاجی کاروان بانخوازی ئاینی و هەروەها سەرۆکی ڕێکخراوی بەختەوەری کە خۆتان بینیتان بەرنامەکە زیاتر قسەکردم و لەسەر کارە خێرخوازیەکانی ئەو پیاوە و هەروەها ڕێکخراوەکەی و ئەو پرسانێکە پەیوەندیان بە کار ڕێکخراوەی و کاری خێرخوازیەوەیە تا پرۆگرامی داهاتوو کاتێکی خۆش